جوانیەکان لە ئامێزی جوانترین مەخلوقی دنیا دایکمدا دەبینمەوە. لە جوانی تۆ دەچمەوە سەر جوانترینەکان و لە حوزوری جوانترین و شایستەترین مەخلوقی دنیا ڕادەمێنم و دەیکەمە مامۆستای ژیان. دەمەوێ هێندە پانتایی دنیا و بەرزی ئاسمانەکان سەیری دیدەکانی دایکم بکەم و بۆی بدرکێنم کە چەندم خۆش دەوێ. پێی بڵێم لە چڕینی ئاوازی لایەکەت تێر نەبووم. دەمەوێ بەختەوەری و ئاسوودەیەکانی دڵم بەدەنجی دڵت ئاشنا بکەم. گوێیەکانم هەڵەخەم بەڕۆڵەکەم بانگم بکەیت و لە ئامێزدا ببمە خۆشبەختترین مرۆڤی دنیا. دایەجان، لە مەدرسە نورینەکەتدا دەبمە قوتابی ڕێو، وانەکانی عیشق و وەفا و خۆشەویستی و ڕازگۆیی و پاچێتی و دڵسۆزی و سۆز و بەزەی و ڕەوشبەرزی دەخوێنم و دەبمە سەرقافڵەی کاروانی ڕێ و شەهادەی عەزیمەتی بەدەستدێنم. ئەی جوانترین جوانیەکان، ئەی ئەوینی ئەوینەکان، لە تۆدا دەبمە منداڵێک و لە بێشکە و لانکە و باوەشی تۆدا بە وشەی ڕەنگاڵەی و شیری میهرەبانی تۆ ئۆقرە دەگرم و بە ئەدەبەوە گوێ بۆ فەرمایشتە جوانەکانت هەڵدەخەم. دایەجان، هاتووم بەدەم نمەی بارانێکەوە ئەشکی هەڵوەریوی ئەم ڕۆژگارە بسڕین. لە پەنجەرەی تەڕی بەیانیەکدا وشە حەزینەکانی ڕۆح بە جریوەی پاساریەک و جوانی ئاسای ڕیشۆڵەیەک لەسەر ڕۆحی بەفرین ئاسا بنووسینەوە و تەمەکانی غوربەت لەسەر ڕوومان لا ببەین، بە دوای نەورۆ سەونبووەکانی حەقیقەتدا بگەڕین، حکایەتی لە دایکبوونی خۆمان باز بکەین. دایەجان، هێندە غەریب و نامۆین لەم شارەدا کەس وجودمان ناناسێتەوە و پریازکەی ئەم ڕۆحەمان لێوان لێو بۆ لە گریان و لە غوربەتدا بەدەم شنەی بایەکەوە دەژێتەوە و لە پاڵ تنۆکە دەستنوێژەکانی تۆدا وەنەوز دەدات. دەمانەوێ بچینەوە بۆ نێو دنیایەکی میهرەبانی تا هێندەی فەقیانە و سەرپۆشە سپیەکەی تۆ میهرەبان بێ و بەتاسەوە گوێ لە ترپەکانی دڵمان بگرێ، نازەکانی منداڵی و بەستەڵەک و شەختەی هەڵرزیوەکانی ڕۆحمان لە ئامێزی ژیان بگرێ.